لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو کە تایدا بۆ لێسنەوەی پارێزبەندی یاخود لابردنی پارێزبەندی لەسەر 4 پەرلەمانتار بوو. لە دەرەنجامی کۆبوونەوەکەدا سەرۆکی پەرلەمان ئامادە نەبوو کە کۆبوونەوەکە بەڕێوە بەرێت، هەروەها فراکسیۆنەکانی یەکێتی کۆمەڵ لەگەڵ گۆڕان و یەکگرتو هاتنە دەرەوەی کۆبوونەوەکە. لە دوای کۆبوونەوەکە و لێسەنەوەی متمانە لە ناو 4 پەرلەمانتار لە یەک پەرلەمانتاریان ناڕەزای لە شەقامی کوردستان و دەرەوەی کوردستانیش دروست بوو لەبارەی بەڕێوەچوونی کۆبوونەوەکە. سەرنجام لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هێمن هەوراممی هەندێک دەستەواژی سیاسی و کەسی خۆی بەکارهێناوە بۆ لەبارەی بەڕێوەبردنی کۆبوونەوەکەوە. ئەوەش بوو ئێوارەی ئەمڕۆ فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان بەیاننامەیەکی لەو بارەوە دەرکردووە. ئێمە لە تەوەری یەکەمە باس لە لابردنی پارێزبەندی پەرلەمانتاران و کاریگەری لەسەر ئەدای کاری پەرلەمان دەکەین، بەڵام سەرتا بەیاننامەکەی فراکسیۆنی سەوزتان بۆ دەخوێنمەوە. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە ئەمە دەقەکێتی. بەداخەوە ئەمڕۆ هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە بۆ پاساوهێنانەوەی شانۆگەرەکەی ئەمڕۆی ئەنجامیدا نەک نەیتوانی بەرگی حیزبی لە خۆی داماڵێت، بەڵکو نمایشەکەی بە جۆرێک پڕ هەڵەی سیاسی و منهەجی بوو، هەرگیز لە ئاستی جێگری سەرۆکی پەرلەمان نەبوو. لەو چوارچێوەیەدا بێ مناسەبە بە پاسای وەڵامدانەوەی پرسیارێکی ئامادەکراو لەلایەن خۆیەوە هێرشی ناڕەوایی کردە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و تۆمەتی بێبنەما و بێ ئەرزشی دایەپاڵی. بۆیە بۆ هێمن هەورامی ئەندامی سەرکردایەتی پارتی باشتر بوو بێدەنگی هەڵبژێرێت یان هەوڵ بدات پاساو بۆ ئەو نمایشە ساختە و ناوەرۆک بەتاڵی ئەمڕۆی بهێنێتەوە کە لە ژێر ناوی جێبەجێکردنی یاسا بووە هۆکاری دوردۆنگی و تێکدانی سازان و یەکڕیزی نیشتیمانی و ناشرینکردنی دامەزراوەی پەرلەمانی کوردستان. بۆ هەورامی و بەرژەوەندی حیزبەکەشی چاکتر بوو لاپەڕەکانی مێژوو هەڵنەداتەوە، چونکە ئەگەر باس لە دۆسی چاوساغی و لەشکرکێشی و خیانەت بەرامبەر هێزە کوردستانیەکان بکەین، با دڵنیاییەوە ئەوە خۆی لە هەموو کەس باشتر دەزانێت کە لەو بابەتەدا کێ شەرمەزاری مێژووە و لە ئێستاشدا بەردەوامە. خەڵکی کوردستان باش ئەوانە دەناسن کە لە دەستکێشکردنی بێگانە و لە بواری پێدانی زانیاری بە دوژمن و ڕاوەدونان و دەستگیرکردنی کوردستانیان پسپۆڕن و چاوساغی بۆ فڕۆکە جەنگەکانی بێگانە و دەستکێشیکردنی لەشکری بێگانە بۆ داگیرکردنی خاکی هەرێمی کوردستان پیشەی ڕۆژانەیانە. ئەوانە ناسراون کە گەمارە و خەندەق بە چواردەوری ڕۆژئاوای کوردستان لێدەدەن و هاوکاری و چاوساغی بۆ سوپای بێگانە دەکەن. هێمن هەورامی باشتر دەزانێت ئەوەی ئەمڕۆ کرا بە تەنها گەمەیەکی ناشرین نەبوو لە ژێر ناوی سەروەری یاسا، بەڵکو هێستریای سەرکەوتنێکی ساختە بوو، غەدرێکیش بوو لە پێکاتەکانی کوردستان کرا بۆ تێکدانی یەکڕیزی و ناشرینکردنی پرۆسەی حکومڕانی بەکارهێنران و کرانە بەشێک لە گەمەی سیاسی. ئێمە داوا لە سەرکردە دەستڕۆیشتەکانی پارتی دەکەین بە وردی گوێ لە وتەکانی هێمن هەورامی بگرن بۆ ئەوەی هەڵسەنگاندن بۆ ئاستی سیاسی نوێنەری حیزبەکان لە سەرۆکایەتی پەرلەمان بکەن، بۆ ئەوەی دڵنیا بن کە نوێنەرایەتی با خەڵکی دەروون پڕلەقین ناکرێت. هەرچەندە بڕوای خۆمان وایە کە ئەم قسانە بە مەبەستی تێکدانی زەمینەی کۆبوونەوەی ڕۆژی شەممەی یەکێتی و پارتی کردووە، نەک لە نائاگاییەوە. لە کۆتاییدا دەمانەوێت بزانێت کە بۆ ئەو نەهاتووە قسە لەسەر پەیوەندیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و هێز و لایەنەکانی تری کوردستان بکات. لێرەوە جارێکی تر دڵنیاتان دەکەین با دروستکردنی قەیرانی دەستکرد و هەڵای ڕاگەیاندن و بابەتی لابەلا زەڕەیەک ئێمە لە پشتیوانی و داکۆکیکردن لەسەر مافەکانی هاوڵاتیان و باوەڕە چەسپاوەکانمان کەم ناکاتەوە. فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان 7/5/2020. بەڵێ خۆشەویستان لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە دەکەین. بەڕێز ڕۆژان حەمەڕۆژ ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمدایە. بەڕێز ڕۆژان سڵاو لێبێ. بۆچی یەکێتی یاخود فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان ئەم بەیاننامەی دەرکرد؟ ئێوە خۆ پێشتر هۆڵی کۆبوونەوەکەتان بەجێهێشت و سەرۆکی پەرلەمانیش پێشتر داوای ئەوەی کرد کە ئامادە نییە کۆبوونەوەیەکی لەو جۆرە بەڕێوە بەرێت. ئەم کاتتان باش، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان.
دیارە ئەم بەیاننامەیە ئێمە پێمان وایە پاساوێک بوو بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئەو نمایشەی کە ئەمڕۆ کردیان لە هۆڵی پەرلەمانی کوردستاندا ئەو لایەنانەی کە چوونە ناو هۆڵی پەرلەمانەوە و کە چوونە ناو هۆڵی پەرلەمانەوە دیارە ئێمە لەوەی کە ڕوویدا ئێمە هەستمان پێکرد کە پلان هەیە پێشتر پلانی بۆ داڕێژرا بوو ئەمەی کە ڕوویدا ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتیەوە بەرامبەر بە خەڵکی گەلی بە خەڵکی کوردستان بەرامبەر بە هەموو چین و پێگاتەکان بەبێ جیاوازی ئێمە ئەمڕۆ بایکۆتی دانیشتنەکەی پەرلەمانمان کرد لەگەڵ لایەنەکانی تری پەرلەمانی کوردستان دیار بوو ئەوانەی کە چوونە ناو هۆڵی پەرلەمانەوە بە چ هۆکارێک و بە چ مەبەستێک چوون ئێمە لە چوارچێوەی دیموکراسیە هەموو ئەو پلانانە ڕەت دەکەینەوە ئێمە هێزێکی نیشتیمانین ئێمە ئەمانەوێت هەموو هاو نیشتیمانیان وەک یەک تەماشای پەرلەمان بکەن و ئێمەش تەماشای هاو نیشتیمانیان بکەین وەک ئەوەی بەبێ ئەو جیاوازی بەبێ ئەوەی فراکسیۆنێک جیاواز بێ لە فراکسیۆنێکی تر ڕاست ئێمە لەگەڵ یاساین یاسا سەروەرە و بەپێی یاسا هیچ کەسێک جیاواز نییە بەڵام ئەوەی لە پەرلەمان ڕوویدا ئەمڕۆ شانۆگەریەک بوو پلانی بۆ داڕێژرا بوو و پاساوهێنانەوەیەک بوو ئەوەی کە ئەمڕۆ لەو کۆنگرێ ڕۆژنامەوانیە ئەنجامیاندا بۆ ئەو شانۆگەری کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان نمایشیان کرد. بەڵێ بەڵام بۆچی ئێوە کە هاتوونەتە دەرەوە لە کۆبوونەوەی پەرلەمان بەڵام ئەم ئێوارەیەم بەیاننامەیەشتان دەرکرد هەد ئامانجتان چی بوو لە دەرکردنی ئەم بەیاننامەیە؟ بەڵێ ئامانجی ئێمە ڕوونە لە بەیاننامەکەیە بەڕوونی ئاماژەمان پێداوە دیارە ئەوەی کە ڕوویدا ئێمە پێشتر بەیاننامەی ڕاگەیەنراوی خۆمان هەبوو وەکو فراکسیۆنی سەوز و ئەو فراکسیۆنانەش کە نەچوونە ناو هۆڵی پەرلەمانەوە ڕاگەیەنراوی خۆیان هەبوو و ئامانجەکەمان ڕوون بوو یەکریزی نیشتیمانی بوو بەڵام بەداخەوە لایەنێک بە زۆرینەی بە ویستی سەپاندنی زۆرینە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەمڕۆ نمایشێکی کرد و پاساوهێنانەوەی بۆ پاساوهێنانەوەیەک بۆ ئەوەی کە کردی هاتن کە جێگری سەرۆکی پەرلەمان لەو لایەنەیە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هێرشێکی ناڕەوای کردە سەر بە تایبەتی فراکسیۆنی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش ڕێگە پێدراو نییە شیاو نییە ئەمە خزمەت بە یەکڕێزی نیشتیمانی ناکە ئەم کۆنگرێ ڕۆژنامەوانی بەڕێزیان ئەنجامیاندا ئێمە هەموو ئەمانە ڕەت دەکەینەوە ئێمە بە سازان و بەڕێکەوتن و بە کاتێکی زۆر تا حکومت پێک هاتووەمانەیە حکومت پارێزرا و بێ هاوکاری حکومت بین بە کۆی فراکسیۆنەکانەوە یەکڕیز بین لە ناو پەرلەمانی کوردستانە ئەمە خزمەت بە گەلی کوردستانەکە لەم دۆخەی کە ئێستا کوردستانی تیا لە دۆخێکا کە قەیرانی ئابووری و دارایی و کارگێڕی هاتۆتە پێشەوە بوو پەرلەمانی کوردستان دەستپێکی دانیشتنەکانی بەوە بێت کە باسی موچە و قوتی خەڵک بکات بەڕێکەوتن بێ بە سازان بێ لە ناو پەرلەمانە هەموو فراکسیۆنەکان یەکڕیز بن تاوەکو پەیوەندیەکانیان بەکار بهێنن بە یەکڕیزی لەگەڵ حکومەتی ناوەندا بگەنە ڕێکەوتنی بۆ باشکردنی ئەم دۆخی کە ئێستا کوردستانی تێدایە بەڵام بەداخەوە ئەوان هێرشێکی ناڕەوایان کردە سەر بەتایبەت فراکسیۆنی سەوز و یەکێتی نیشتیمانی کوردستان ناوهێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێگەدانان پەیوەندی لەگەڵ کێ هەبێ و باسکردنی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە پێدراو نییە لەلایەن کەسێک کە ناوی جێگری سەرۆکی پەرلەمان پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی هەیە و بەڵام بە نەمەتێکی حیزبی کۆنگرێ ڕۆژناوانی بکە لە ناو پەرلەمانی کوردستانە وەک ئەو نمایشەش کە ئەمڕۆ بە نەمەتێکی حیزبی کرا لە ناو پەرلەمانی کوردستانە. بەڵێ بەڕێز ڕۆژان لە بەیاننامەکەتان دایاخ ناوەڕۆکی بەیاننامەکە کۆمەڵە بابەت لە خۆ دەگرێت دیارترینە کەیەوە وەکو فراکسیۆنەکەتان جەختان لەسەر کردوتەوە بابەتی ئەوەیە کە هەوڵێک هەیە کە هێمن هەورامی دابێتی بۆ بابەتی تێکدانی کۆبوونەوەی ڕۆژی شەممە پرسیارەکە ئەوەیە ئەگەر هەیە ئەم بەیاننامەیە خودۆ کۆنگرە ڕۆژنامەوانیە پەیوەندی یەکێتی و پارتی تێکدا بە تایبەت کۆبوونەوەی ڕۆژی شەممە
دیارە هەمومان نەزانین کە کۆبوونەوەیەک دانراوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژی شەممەدا ئەوەی کە ئەمڕۆ کرا ئێمە نازانین نەفەسی ئەوان چییە، نازانین بە چ مەرامێک ئەم کۆنگرەیان کرد، بەڵام ئەوەی کە لە بەردەممانەیە ئەوەی کە ئێستا ڕوونە ئێمە ئەوە دەبینین کە ویستیان ئەوەی کە هەیان بۆ بیشارنەوە ئەوەی کە ڕوویدا ئەو پلانەی کە دایان ڕشبوو لە ناو پەرلەمانی کوردستانە ویستیان بۆ شاردنەوەی ئەوە و بۆ ئەوەی ئەو نمایشەیان لە بەرچاوی خەڵک بە ئاقارێکی کەیە ببن بۆ ئەو شکستەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ئەوان هێنایان بۆ ئەوە ئەنجامیاندا، بەڵام کۆبوونەوەی لایەنەکانەوە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بڕیاری لێدرێ و ئێمە هیچ کات لەگەڵ ئەوانین کۆبوونەوەکان تێکچێ، هیچ کات لەگەڵ ئەوانین پەیوەندیەکان لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستانە تێکچێ، چونکە ئەمە خزمەت بە خەڵکی کوردستان ناکە، خزمەت بەم دۆخی ئێستای هەرێمی کوردستان ناکە و ئەم بەیاننامەی ئێمەش لە چوارچێوەی فراکسیۆنەکەمانە لە چوارچێوەی پەرلەمانە بوو، ئەو جێگری سەرۆکی پەرلەمانە قسەی کرد، ئێمەش وەکو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە کۆ وەڵامماندایەوە. ڕێز ڕۆژان، ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕابەراتیان پرسەتان کرد پرسی ڕێگریکردن لە لابرنی پارێزبەندی 4 پەرلەمانتار لە کاتێکدا ئێوە هیچ پەرلەمانتارێکی یەکێتیشی تیا نەبوو، هەنگاوی داهاتووتان چییە؟ هەنگاوی داهاتوومان سەبارەت بە کاری پەرلەمانی یاخود سەبارەت بە ئەمەی ئەم دۆخەی کە ئەمڕۆ هەبوو سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئێمە هەمومان لە بەردەم یاسایە یەکسانین وا دەیبینین کە هەمومان لە بەردەم یاسایە یەکسانین و یاسا سەروەرە و بە پێی مادەی 24 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە و باسی پارێزبەندی پەرلەمانتارەکە لە چ کاتێکا پارێزبەندی لێ هەڵگیری، ئێمە لەگەڵ هەموو ئەوانەیەین، بەڵام ئێمە تەنیا ئەوەمانەویست لەم دۆخە سەختەی کە ئێستا هەرێمی کوردستانی پیاتەیە پەڕێت ئەم بڕگەیە لادرێ لە بەرنامەی کاری ئەم دانیشتنەی ئەمڕۆدا. ئێمە هەنگاوەکانی خۆمان ئەوەی کە هەیە پرۆژە بڕیارێکمان ئامادە کردووە بۆ ئەوەی ئەو مانگەی کە تێپەڕی پرۆژەکانمان تیایدا پێشکەش نەکرد درێژی کەینەوە تا پرۆژەی پەرلەمانی و خزمەت بە هاوڵاتیان پرۆژەکانمان پرۆژە و پێشنیازە یاساکانمان پێشکەش بکەین. ئەمە هەنگاوەکانی داهاتوومان هەموو ئەوانەی کە خزمەت بە خەڵکی کوردستانەکەوە ئێمەش مەبەستیشمان لەوەی ئەمڕۆ هەر ئەمە بوو کە بە یەکڕێزی کار بکەین، بە یەکڕێزی پەیوەندیەکانمان ڕێک بخەینەوە لەگەڵ ناوەندا، بە یەکڕێزی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین، تەنیا ئەمە مەبەستی ئێمە بوو هەموو هاوڵاتیان و ئێمەش هەمومان یەکسانین لە بەردەم یاسایە و سەروەری بۆ یاسایە. بەڕێز ڕۆژان، بۆچی لە 4 کەس یەک کەس پارێزبەندی لێوەرگیرایەوە لە کاتێکدا تۆ خۆشت پسپۆڕی یاساییت وە پەرلەمان سەرچاوی دانانی یاسایە، ئەگەر 4 پەرلەمانتار کەیسی یاساییان هەبێ بۆچی دەبێت تەنها یەک کەسیان لێ وەربگیرێتەوە؟ ئایا ئەمە بابەتێکی هەروە ئاسایی و ئاسان بوو؟ بەڵێ دیارە ئێمە من وەک ئاماژەم پێکردەمە پلانی بۆ دانرابوو، پێشتر پەرلەمانتاری تریش هەبوون کە داوای هەڵگرتنی پارێزبەندیان لێکرابوو لە پەرلەمانی کوردستانەوە وا بڕیار بوو کە ئەوانەشی تیاابێ، بەڵام هەندێک لەو پەرلەمانتارانە دەرهێنران و بەمەبەست ئەم پەرلەمانتارانەی ترخرانە ناو جەلسەی ئەمڕۆ و تەنیا مەبەستیدا ئەوەی کە خۆیان ویستیان بیکەن و ئەگەر یاسا لای ئەوان سەروەرە، ئەگەر یەکسانی بۆ هەمومانە لە بەردەم یاسایە لە لای ئەو لایەنە بۆ تەنیا من پرسیارەکە لەوان دەکەم بۆ تەنیا پەرلەمانتارێک پارێزبەندی لەسەر هەڵگیرێ و 3 پەرلەمانتارەکەی تر پارێزبەندی لەسەر هەڵ نەگیرێ؟ ئایا هەمومان یەکسان نین لە بەردەم یاسادا؟ یاسا بۆ هەمومان نییە؟ ئەوان دەڵێن ترس چییە لەوەی کە ناچنە بەردەم یاسا و نایانەوێ پارێزبەندیان لێ هەڵبگیرێتەوە؟ دیارە هەموو ئەوانەی کە قسەیان کردووە و بەڵگەیان هەبێ ناترسن و دەچنە بەردەم یاسا، بەڵام دیار بۆمە پلانێک بوو کە دانرابوو، نمایشێک بوو کە ئەمڕۆ کردیان تەنیا بۆ ئەوەی بە زۆرینە بڕیار بدەن و لە پەرلەماندا بە زۆرینە بڕیار بدەن لەسەر ئەم پرسە ویان پسە پێنن. بەڵێ بەڕێز ڕۆژان، ترس هەیە
ئەم کارە لەناو پەرلەماندا ببێتە عادەت حکوومەت بەم جۆرە مامەڵە لەگەڵ پەرلەماندا بکات لە کاتێکدا خۆی کارەکە پێچەوانەیە دەبێت پەرلەمان لێ پێچینەوە لە حکوومەت بکات؟ دیارە ئێمە وامان دەبینی کە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بڕیار بدات لەوەی کە ئەو وەزیرانەی کە تایبەتمەندن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە دوێنێ وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا بانگکرابوون و سەبارەت بە پلان و بەرنامەکانیان بۆ خوێندکارانی هەرێمی کوردستان چ پلانێکیان هەیە دیار بوو ئێمە وامان دەبینی کە پەرلەمانی کوردستان و داوامان وابوو کە پەرلەمانی کوردستان هەوڵ بدات سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ڕوونکردنەوە بێ بۆ ڕوونکردنەوە بێ بە هاوڵاتیان بۆ ئەوەی کە ئێستا هەیە ئەو قۆناغانەی کە ئێستا بڕاوە بۆ لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان حکوومەتی ناوەندا گەشتونەتە چ قۆناغێک بێنە بەردەم پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە ئەمە کاریگەری لەسەر شکۆی پەرلەمان هەبوو ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی دیموکراسیەت هەبوو بۆیە ئێمە هیچ ئەندام پەرلەمانێکی ئێمە لەم پارێزبەندیەدا نەبوو کە پارێزبەندی لێ هەڵبگیرێ بەڵام ئێمە لەبەر چەمکی دیموکراسیەت لەبەر شکۆی پەرلەمان لەبەر هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئێمە بایکۆتی ئێمەمان کرد و ئەم دانیشتنەمان کرد بەداخەوە ئەبوو ئەو بەڕێزانە بهاتنایەتە پەرلەمان تا ڕوونکردنەوە بدەن بە خەڵکی کوردستان تا پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بخەنە ڕوو چ پلانێکیان هەیە لەم دۆخە و لەم قەیرانە دارایی و ئابووری و کارگێڕی هەرێمی کوردستاندا بەڵام بە پێچەوانەوە بوو ترسی ئێمە لە داهاتووە کە ئەم کارە ڕوویدا ئەمە خزمەت بە یەکڕێزی ناکات ئێمە ویسمان هاوکاری حکوومەت بین بەڵام بە زۆرینە و بە سەپاندنی زۆرینە لە ناو پەرلەماندا کە ئەمە پێچەوانەی ئەو ڕێکەوتنەیە کە لە نێوان لایەنەکانە کراوە بۆ پێگێنانی حکوومەت ئەمڕۆ ئەمە ڕوویدا کە پێچوانەی ڕێکەوتنەکەیە کە لە نێوان لایەنە سیاسیەکانە کراوە بۆ پێگێنانی حکوومەت لەو ڕێکەوتنەدا چۆن باسی ئەم پرسانەی پەرلەمان کراوە؟ دیارە لە ڕێکەوتنەکاندا ئەوە هەیە کە هەموو خاڵە گرنگەکان هەموو پرسە گرنگەکان هەموو ئەوەی پەیوەندی بە هاوڵاتیان و بە هاونیشتیمانیان و بە دۆزی سیاسی و بە دۆخە گرنگەکانەوە هەیە بە یەکڕێزی و بە سازان تێپەڕێت نەک زۆرینە پسەپێنرێت لە ناو پەرلەماندا و لایەنێک بە زۆرینە بڕیارەکانی و دەسەڵاتی خۆی پسەپێنە لە ناو پەرلەماندا. بەڕێز ڕۆژان هەندێک پرسی سیاسی هەیە کە لە ئێستادا گەرمن بە تایبەت دوایین راپۆرتی ڕێکخراوی دیلۆیت کە باس لەوە دەکات کە بەشێک لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان دیار نییە باس لە پرسی لامەرکەزیەکرێ لە هەرێمی کوردستان پێ دوایە ئەم پرسانەش کە بەم جۆرە بێنە ناو پەرلەمان هەمان ئەم بژاردەی ئەمڕۆ ڕوبەڕوویان ببێتەوە؟ دیارە داوا کراوە کە سەبارەت بە دارایی سەبارەت بە مەلەفی نەود لەلایەن چەندین ئەندام پەرلەمانەوە چەند جار داوا کراوە بەڵام تا ئێستا نەهاتۆتە ناو پەرلەمانی کوردستان بەداخەوە تا ئێستا وەزیری سامانە سروشتیەکان دانەنراوە کە لەلایەنێکی دیاری کراوە لەو لایەنەی کە ئەمڕۆ زۆرینەی سەپاند نازانم مەرامی ئەوان چییە لەوەی کە وەزیری سامانە سروشتیەکان تا ئێستا دانەنراوە تا پرسیار لە نەوت و پرسی نەوت و لە هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە نەوتەوە هەیە بکرێت و ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە کە ڕاستیەکەی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندا بە تایبەت بودجەی بە نەوت دابینەکات کە نەوت دەفرۆشێ لەم دۆخەدا وەزیری سامانە سروشتیەکان نییە لەم دۆخەدا هیچ شەفافیەت و ڕوونیەک نییە لەسەر مەلەفی نەوت ئەمانە هەمووی پرسن و دەبێ بێنە ناو پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە گەرکارەکان وا بڕامانە هیچ خزمەت بە یەکڕێزی نیشتیمانی ناکەن ئەمانە خزمەت بە یەکڕێزی ناو فراکسیۆنەکانی کوردستان ناکەن ئەمانە خزمەت بە گەلی کوردستان ناکەن. بەڵێ بەشێکی دیکە لە بەیاننامەکەتان باس لەوە دەکەن کە هەندێک ینی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی هێمن هەورامی بۆ ئەوە بووە کە پەیوەندی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی دیکە تێک بدات پەیوەندی ئێوە وەکو یەکێتی لەگەڵ حیزب سیاسەکانی دیکە بە کۆنگرێکی ڕۆژنامەوانی تێک دەچێت واترستان لێ هەیە؟
دیارە یەکێتی بە تایبەت لە دوای کۆنگری چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پلان و بەرنامە و بە پەیڕەوێکی نوێەوە هاتۆتەوە ناو جەماوەرەکەی هاتۆتەوە ناو خەڵکی کوردستان و پەیوەندیەکانی لە ئێستادا لەگەڵ لایەنە سیاسیەکان زۆر باشە. ئەگەر پەیوەندیەکانی باش نەبووایە ئەمڕۆ یەکێتی نەبوو بە پشتیوانێک بۆ لایەنە سیاسیەکانی تر و ئەمڕۆ یەکێتی لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی تر پێکەوە بایکۆتی دانیشتنی پەرلەمانیان ناکرد. دیارە ئەم بە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەموو ئەمانە دەری دەخەن بە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ناتوانێت پەیوەندیەکانی یەکێتی تێک بچێ و ئەو یەکڕیزی لەگەڵ لایەنە سیاسیەکانی تر هەیەتی تێکی بدەن. بەڵێ باستان لە بابەتی پێکاتەکان کردووە لە ناو پەرلەمانی کوردستاندا کە بۆ گەمەیەکی سیاسی پێکەندراون. ئەم پرسە زۆر جار قسە و باسی لەسەر دەکرێت. پێتان وایە بۆ جۆرە پێکاتەکان بۆ گەمەی سیاسی بەکارهێنرابن لە هەرێمی کوردستاندا نەکرد ئەمڕۆ لە پێشتر و ینی ترسێ لە داهاتووشا بەکاربێنەوە؟ بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمان بینیمان دەرکەوت کە ئەو گەمە سیاسیە کە دەکرێت و پێکهاتەکانیش بەکارهێنراون. ئێمە ئەوەمان بینی ئەمڕۆ خەڵکی کوردستانیش ئەوەی بینی بۆ تەواوکردنی ئەو نیسابەی کە پێویستیان بوو پێکهاتەکانیان بەکارهێنا و بەداخەوە ئەوەی کە ڕوویدا پێکهاتەکان بەکارهێنران ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان. بەڕێز ڕۆژان حەمەڕەش ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت. لە دوای ناوبڕێک تەوەری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە.
جارێکتر سڵاوتان لێبێت شەوی ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی عراق متمانی بەخشیە بەشێکی زۆر لە کابینە حکوومەتەکەی مستەفا کازمی بە جۆرێک 16 وەزارەت متمانیان وەرگرت 16 وەزیر متمانەی وەرگرتووە 5 وەزارەت ڕەت کرانەوە و دوو لە وەزارەتەکانی هیچ کەسێکیان بۆ دەستنیشان نەکرابوو. دکتۆر چیازەنگەنە ڕاوێژکاری یاسایی لە ستودیۆ لەگەڵم دایە گفتوگۆ لەسەر حکوومەتی عراق دەکەین بە سەرۆکاتی مستەفا کازمی پێکەندا. دکتۆر بەخێر بێت. عراق لە سەردەمی حکوومەتەکەی مستەفا کازمیدا دەستەواژەیەکی نوێی سیاسی و حکومڕانیە بۆ عراقێک کە گیرۆدەی دایان کێشە و گرفتی ناوخۆیی هەیە. دەبێت مستەفا کازمی چی بکات؟ بەڵێ. سپاس بۆ جەنابتان ڕێز و سڵاو بۆ بینەران. بێگومان دیمەنێکی سەخت تێپەڕێنرا ئەمڕۆ لە دیمەنە سیاسیەکانی عێراق یاخود لە سیناریۆکانی کە باس لە پێکهێنانی حکوومەتەکە ئەکرا کابینەکەی مستەفا کازمی دوای خۆپیشاندانەکانی 25 تشرین کە لە بەغدا و لە خواروی عێراق دەستی پێکرد و خۆپیشاندەران فشارێکی هێجگار سەختیان خستە سەر گۆڕەپانی سیاسی عێراق دەست برا بۆ بابەتی هەستیا دەست برا بۆ هەڵوەشاندنەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە ناچار کرا دەست لە کارکێشانەوەی خۆی ئاراستەی سەرۆکایەتی کۆمار بکات و پاش ململانیەکی سەخت هێجگار سەخت لە نێوان هێزە عێراقیەکان لە نێوان ماڵی شیعیە لە نێوان ماڵی سونیە پەرتەوازەبوونی ئاراستە سیاسیەکان لە نێوان ئەمانەیە توانرا لە کۆتاییە دیمەنێکی سەخت تێپەڕێنرێ کە تەشکیلکردنی کابینەکەی مستەفا کازمیە کە 16 وەزارەتی تێپەڕان و چەند وەزارەتێکی ترماوە کە ئەمەش ئەرکێکی تری مستەفا کازمیە. بێگومان عێراقێک کە ئێستا عێراقی پێش کۆرۆنا و عێراقی دوای کۆرۆنا و وەزعێکی ئابووری یەکجار دژوار یاخود سەخت یاخود کاریگەری ئەم داڕمانە ئابووری کە لە جیهاندا کاریگەریە بێ لەسەر عێراق و دابەزینی نرخی نەوت و تەکمیلە نەکردنی میزانی و بودجەی عێراق ئەمانە هەموو کاریگەرین کە یەکێکن لەوانی کە ئایا مستەفا کازمی ئاساسی حرێکی پێ و ئەتوانێت ئەم باڵانسە ئەقلیمیە ڕاگرێت لە نێوان معسکەری شیعی و معسکەری سنی لە نێوان ئێران و وڵاتانی کەندا و لە نێوان بەرژەوەندەکانی تورکیا لە عێراق و بەرژەوەندەکانی ئێران لە عێراقا لە نێوان ئەمریکیەکان و ڕووسەکان ململانی سەختی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لەسەر چەند بابەتێکی دەستوری داخوازی و داواکاریەکانی شەقام لە چه ئاستێکە ئەبێ ئەم گۆڕانکاریانی کە کراوە ئەم کابینەی کە تەشکیل کردووە کە کەسانێکن بەحیساب لەسەر هێزە سیاسیەکان نین یاخود سەرکردە سیاسیەکانی حیزبە سیاسی عێراقیەکان نین بەڵام کەسانێکی هەڵقوڵاوی ناو دیمەنە سیاسیەکەی عێراقن ئەمانە هەموو پرسیارن کە ڕوبەڕووی مستەفا کازمی دەبێتەوە. کارنامەی حکومی لە ژێر قوبەی پەرلەمانە پەسەند کرا شەرعیەتی وەرگرتووە کارنامەی حکوومەت لە زمنی ئەولەویات و ئەجندای کابینەکەی کازمیدا دوو خاڵی سەرەکی هەیە ئەویش بە دەستوریکردنی چەک یاخود تەقنینی چەک واتە گێڕانەوەی چەک بۆ دامەزراوەکانی دەوڵەت و بۆ هێزی قانونی لە وڵاتە کە ئەویش موسساتی ئەمنی و استیخباراتی و عسکەری سەر بە مەنزومەی عسکەری و دیفاعی و ئەمنی عێراقن. ئەمەش جارێکی کە تووشی چەند لەمپەرێکە بێتەوە کە بوونی هێزێکی چەکدار بێشومار نزیکەی 80 میلیشیا لە عێراقا هەر لە کەتائیب و کە سەرایە و عەسائیب و ئەمانە کە هەموو هێزی چەکدارن بەرژەوەندی حیزبی خۆیان نەپارێزن و لە هەمان کاتدا پەیوەندی تون و تۆڵیان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ئەجندای چەند وڵاتیچکە. دکتۆر چیا ئەو کۆمەڵە پرسە باس کرد پرسانێکە لە سەردەمی مستەفا کازمیە دروستە بن کامیانی پێ چارەسەر دەکرێنی کامیان زۆر بە خێرایی دەتوانێت کۆنتترۆلی بکات. ئەوەی کە لە بەردەستی کازمیە زیاتر بتوانێت سەقامگیری بگەڕێنێتەوە بۆ
عێراق بتوانێت باری ئابووری عێراق بەرەو دۆخێک بەرێ لە دۆخی مەترسیدار ڕزگاری کە مبارەکەکردنی سەرچاوەکانی قەرار لە واشنگتۆن و ئەمریکیەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و هەر دۆناڵد ترامپ کە باسی کرد ئێستا کازمی یاخود حکوومەتی عێراق لە بەردەم ئەرکە قورسەکەدایە ئەلێرەیە لە نێوان قەوسێکاڵین ئەم ئەرکە قورسە چییە؟ ئەم ئەرکە قورسە ئایا پاراستنی بەرژەوەندەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق بەدەرهێنانی هێزی چەکداری شیعە لە عێراقا کەمکردنەوەی پانتایی سیاسی وڵاتانی دەوروبەرە لە عێراقا هێنانەوەی وڵاتانی کەندا و پاراستنی بەرژەوەندەکانی وڵاتە سونەگەرەکان و مەعسکەرە سونیەکانە لە عێراقا ئەمانە هەموو ئەرکن مەلەفی کەڵەکەبووی یەک بە دوای یەکی کابینەکانی پێشووترن. مستەفا کازمی عەسای سحری بەدەستەوە نییە، بەڵام ئەوەی بەدی دەکرێت لە ژێر فشاری نێودەوڵەتی و لە ژێر فشاری ئەقلیمی و لە ژێر فشاری شەقامە هێزە شیعەکان و هێزە عێراقیەکان و هێزە سیاسیەکان توانیان هەر چۆنێک بێ ئەم کابینەیە تەشکیلکەن و لە پێناو پاراستن و مانەوەی خۆیان و بەرژەوەندی تایەفی و بەرژەوەندی نیشتیمانی و بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی وڵاتەکانی دەوروبەر لەو باوەڕیان پشتیوانیی تەواو لە حکوومەتەکەی کازمی ئەکەن و ئەگەر بتوانێت حکوومەتەکەی کازمی ئەگەر بارودۆخی ناوخۆی و دەرشی گونجاو بێ بتوانێت بەپێی یاسا و بەپێی قانونی هەڵبژاردن کە لە پەرلەمانی عێراقەوە تێپەڕێنرا با بڵێن هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدرێت ئەگەر بارودۆخەکە گونجاو بێ ئەوە دەستکەوتێکی تری حکوومەتەکەی کازمی بێ. دیارترین ئەو لەمپەرانە کامە ئابن کە لە بەردەمی مستەفا کازمی ئابن بۆ ئیدارەدانی ئەو پرسانی کە باسەکردن. خۆپیشاندانەکانی تشرین زۆر مەلەفاتی خەڵتایەوە، مەلەفی گەندەڵی دەستبردن بۆ مقدسات و سمبول و ڕەمزی پیرۆزی شیعەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە خزانی چەند بابەتێکی نوێ بۆ شەقام ئەمانە هەموو داواکاریەکانی خۆپیشاندەران بوون. لەو باوەڕیان مستەفا کازمی دەبێت یەکەم شت کە خەڵی بۆ بە بتوانێت یەک پارچەی خاشی عێراق بپارێزێ، بتوانێت مصالحەیەکی نیشتیمانی یاخود ئاشتەوایەکی نیشتیمانی لە نێوان هەردوو هێزە کاریگەرەکە سونەکان و شیعەکان لە عێراقا جێبەجێ بکە و لە هەمان کاتا بتوانێت دەستور بکە بە سەنگی پاراستنی دەستکەوتە نیشتیمانیەکان و بتوانێت لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ کووردا کە کورد پشتیوانیشی تەواو بووە یاخود پشتیوانیشی کاریگەر بووە بۆ بەدەستهێنانی ئەم حکوومەتەی مستەفا کازمی بتوانێت لە ڕێگای دەستورەوە کێشەی ناوچە جێناکۆکەکان و مادەی 140 و هەندێک مەوادی ترکە متعلقە بە مەسائلی بودجە و ناردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوردا کە بەڵێنیشی داوە بەپێی ئەو دیدارانی کە لەگەڵ شاندە سیاسیەکان و شاندە حیزبیەکان و گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لایەنە سیاسی کوردستانیەکان ئەنجامی داوە بەڵێنی داوە کە بەپێی دەستور بتوانێت سەرجەم ئەو مافانی کە ئێمە توانیمان لە ساڵی 2005 بۆ یەکەم جار لە مێژووی کووردە بە ڕابەرایەتی جەنابی مام جەلال کە بتوانین بیچەسپێنین لە چوارچێوێکی دەستورە بتوانین ئەو مافە دەستوریانە جێبەجێ بکەین. دکتۆر چیا یەک لە سەرسی حکوومەتەکەی ماوە کە متمانەی پێ بدرێت پرسیارەکە ئەوەیە یعنی پڕکردنەوەی ئەم وەزارەتانە دەبێتە کێشە لە ئەدای حکومڕانیەکەیدا؟ لەو باوەڕێم ئەم دیمەنە دووبارە بۆتەوە لە چەند حکوومەتەکانی تری پێش مستەفا کازمی لە سەردەمی مالیکیە و لە سەردەمی جەعفەریە و لە سەردەمی عەیاد عەلاوی و لە سەردەمی با بڵێن عەبادیە و لە سەردەمی عادل عەبدولمەهدیشا چەند وەزارەتێک جاری وا هەیە دەورەی تەشریعی یاخود دەورەی حکومی تەمەنی ئینتیخابی حکوومەتەکە تەواویش بوو چەند وەزارەتێک هەر بە وەکالەت لەلایەن سەرۆکی وەزیرانەوە یاخود تەکلیفکردنیەکی لە وەزیرە بەڕێزەکان بەڕێوە چووە. بەڵام لەو باوەڕیان نابێتە ئاستەم، بەڵام ئەمەش جارێکی تر کێشەی لایەنە سیاسیەکان چونکە وەزارەتی خارجی و وەزارەتی نەوت و وەزارەتی عەدلیش بە هەمان شێوە یەکێکن لە وەزارەتە سیادانی ینی وەزارەتی نەوت و وەزارەتی خارجی وەزارەتی سیادین وەزارەتی عەدلیش گرنگی خۆی هەیە بەتایبەتی بۆ کورد بۆ چارەسەرکردنی ینی زۆربەی کێشەی ئێمە لەگەڵ بەغدایە دەستور و قانونە
کە وەزارەتی عەدل یەکێکە لە وەزارە هەستیارە گرنگەکان بۆ ئێمە بە تایبەتی بۆ ناوچەدا بڕێراوەکان هەر لە شنگالەوە تاوەکو خانەقین بتوانین زۆربەی ئەو قەراراتانی کە لە سەردەمی مەسیحیادی سەورەیە دەرچووە کاتی خۆی کە سیفەتێکی تەشریعی هەبووە بتوانین لە ڕێگای ئەو وەزارەتەوە لانی کەم بتوانین ئاسانکاری و زەمینەسازیەکی خۆش بکەین بۆ جێڕانەوەی یاخود بۆ جێبەجێکردنی مادی 140 جێڕانەوەی ئەو بابەتێکی ئاساییە لە وەزارەتە سیادیانە پڕ نەکرێنەوە پێشتریش حاڵەتمان هەبووە بۆ نمونە لە کابینەکەی نوری مالیکیە وەزارەتی بەرگری و ناوخۆ هەر بە بەتاڵی مابوون هەر بە بەتاڵی مابوون و بەڵام تەسەوڕەکەم ئەگەر بێت و وەزارەتێکشان بە بەتاڵی بمێنێتەوە بە وەکالەت بەڕێوە بەبرێ هیچ کێشەیەکی قانونی نابێ هەرچەنە ینی ئەوەی کە لە دیمەنی سەروبەندی پێکهێنانی کابینەکەی کازمی بینیمان کە سەرۆکی پەرلەمان وەکو سەرۆکی مؤسسەی تەشریعی لە لووتکەی دەسەڵاتی تەشریعی ئیلزامی مستەفا کازمی کردووە کە مانگانە بێتە بەردەم پەرلەمان بۆ ڕوونکردنەوە بۆ ئیستیجواب و بۆ پرسە هەستیار و گرنگەکان و بتوانێت بزانێ بەڵێنەکانی کەیاوێتی بەلایەنە سیاسیەکان و بتوانێت ئەو بەڵێنانی کەیاوێتی بە شەقام و بتوانێت ئەو ئەجندا و کارنامەی کە لە ئیعلانی کردبوو کە دەیکاتە دەستوری حکوومەتەکەی بتوانێت جێبەجێ بکات و ئەو وەزارەتانش بەڵێنیاوە کە پڕی کاتەوە بەڵام قۆناغەکەی خاوتر ئەبێ قۆناغەکەی مەتاڵێتێکی پێوە دیارە بێ ئاسانتر بێت چونکە حکوومەتەکە دەست بەکار بووە. دکتۆر چیا بۆ کورد لە سەردەمی مستەفا کازمیا چی دەگۆڕێت؟ من حەزەکەم بابەتیانە قسە بکەین مۆزوعیانە قسە بکەین لەسەر مۆزوعی کورد دوای شکستێنانی ڕیفراندۆم و ئەو کاریگەریانی کە لە ڕیفراندۆم کەوتەوە ئەو بەداخەوە ینی ئەو سزا اتحادیانی کە حکوومەتی بەغدا بەسەر ئێمە ئەیهێناوەکو کورد باس لە مۆزوعی تەوقیتی ڕیفراندۆم و پرسی ڕیفراندۆم ناکەم ناچمەوە دیتێڵەوە کێشەی کورد لەگەڵ بەغدایە کێشەیەکی دەستوریە ئێمە کێشەی خاکمان هەیە ئێمە ئایا شەریکێکی حەقیقین شەریکێکی ڕاستەقینین ئایا ئێمە بەشێکین لە عێراق یا هاوڵاتی دەرەجەتوین ئێمە وەکو کورد لە ناو کوردی شاوخۆیەکێتی نیشتمانی کورسان پشکی شێرمان هەبووە لە خەبات لە پێکهێنانەوە و یاخود بنیاددانەوەی و دروستکردنەوەی عێراقی نوێ عێراقی دوای سەدام بە هەوڵەکانی جەنابی مام جەلال و ڕەوانشاد نەوشیروان مستەفا و سەرکردایەتی سیاسی کورد لە بەغدا کەواتە ئێمە خۆمان لکاندەوە بە بەغا هێزێکی کاریگەر بووین بۆ دروستکردنەوەی عێراقێکی نوێ عێراقێکی دیموکراسی عێراقێکی فیدراڵ عێراقێک جێی هەموو ڕەنگ و دەنگ و تایەفە و مەسەبەکانی تیابێتەوە بەڵام لۆژیکانە بیر بکەینەوە سەرڕای هەموو خلافاتی شیعی سنی سەرڕای هەموو خلافاتی عەرەبی لە نێوان خۆیانە کۆکن لەسەر ژایەتیکردنی کورد واتە کورد ئەبێ کۆمیتەیەکی کوردستانی هەبێ کورد ئەبێ هاو دەنگ بێ کورد ئەبێ هاو ڕەنگ بێ کورد ئەبێ یەک سەنگەر بێ لە مؤسسەی تەشریعی بەڵام دکتۆر چیاگە تەماشاکانی لە هەموو پرسە دەستوری و یاسایی کە باست کرد ئێستا هاتۆتە سەر ناردنی موچە لە بەغداوە پێ دوایە ینی ئەمە جۆرێکە لە بچووبوونەوەی پرسی کورد لە عێراقدا بەڵێ لەبەرەوەی ئێمە بەپێی دەستور حەقی خۆمان هەیە لە خێر و بێری عێراقا لە ژێرخان و لەسەر خانیە ئێمە بەشێکی لە عێراق بەشێکی کاریگەر و بەشێکی بەهێزیشین هیچ حکوومەتێک لە عێراقا بەبێ کورد تەشکیل نابێ و هیچ هێزێک لە عێراقا بەبێ کورد ناتوانێت ئاشتەوایی و سەقامگیری لە عێراقا بپارێزێ و بە دەقیقی باسی بکەم بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان هیچ حکوومەتێک سەرکەوتوو نابێت چ لە عێراقا چ لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا ئەم شایستە دارانەی ئێمە کە داوای ئەەکەین کە شایستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە بەسیترین ئیستحقاقی خۆیانە بەرامبەر بەو ئەرکەی کە خزمەتی دەوڵەتی پێ ئەەکەن ئەمە ڕەوایە یا ڕەوانیە بەغدا بەهۆی گفتوگۆکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کارتی فشار بەکارێنێ لە ناو بۆ کارتی فشار بەکارێنێ بۆ نەناردنی موچە یاخۆ نەناردنی ئستحقاقاتی ئێمە کە ڕقمێکی نازانم نزیکەی 9 تریلیۆنە و ئێستا نیوەی نێردراوە من اقتصادی نیم تا بڵێم بە دەقیقی لەلامە بەڵام نیوەی ئەو ئستحقاقاتە یاخۆ نیوەی ئەو شایستە دارایەنی هەرێمی کوردستانی نردووە بەڵام بەغدا دەوێت بە هەموو شێوازێک دەسەڵات لە هەرێم وەرگێتەوە و شتێک نامێنێت لە عێراقا ناوی هەرێمی کوردستان بێ و شتێک نامێنێت کە پابەندبوون یاخود ئینتیمایی تاچێکی کورد
بەرامبەر بە حکوومەتەکەی بەرامبەر بە پەرلەمانەکەی بەرامبەر مؤسساتەکەی بەڵام ئێمە ئەگەر بێت و لە سەروبەندی پێکهێنانی هەموو حکوومەتێکە وەکو سەرجەم هێزە سیاسیەکانی کوردستان بتوانین لێک گۆڕەپانە بە یەک دەنگ هێزێکی کاریگەرمان هەبێ ئیتیفاقاتی سیاسی ئیداری قانونی تەشریعیمان هەبێت لەگەڵ سەرۆکۆزیرانی مکەلەفە و نەک تەنها مجرد بە زمان و بەڵێن و عود بێ بەڵکو بتوانین بۆ ئەوەی ئەگەر حکوومەتێکی کە تەشکیل بوو بڵین حکوومەتەکەی پێشتۆ ئەم کارنامەی ئیمزا کردو و ئەبێ ئێوەش پابند بن بەو زۆر باشە دکتۆر چیا زەنگەنە ڕایشکاری یاسایی سواز بۆ تۆ سپاس بۆ جەنابتان ئێوە شواتان لەگەڵ